ئێزدی کە کوردی ڕەسەنی خەڵکی کوردستان نەهامەتی زۆریان بەسەردا هاتووە، بەڵام هەمیشە لە هزر و بیری سەرۆک بارزانی و هەروەها مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستاندا بووە. ئەمڕۆژ لە دیدارێکدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیەکی دارایی ڕاگەیاند بۆ زیاتر لە 3000 کچ و ژنی ڕزگار بووی ئێزدی دەستی داعش. ئەمە لە کاتێکدایە کە پەکەکە بۆتە ڕێگر لە گەڕانەوەی ئێزدیان بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان، هەروەها نەک هەر بۆ نەوەستاوە هاتووە وەکو چۆن بۆتە مڵۆزم بەسەر خەڵکی باشووری کوردستانەوە ماڵ و حاڵ و دوکان و بازاڕیشان دەسووتێنێ. لەسەر ئەم بابەتە ئێمە میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێ دکتۆر ڤیان دەخیل، گوتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق، ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. دکتۆر ڤیان شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. با لەو دیدارەی ئەمڕۆی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین. لەو دیدارەی لەگەڵ خوشک و برایانی ئێزدی و ڕایگەیان کە زیاتر لە 3000 لە ڕزگاربووانی دەستی ئێزدی پاڵپشتێکی داراییان بۆ دەبڕێتەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە تا چەند ئەم پاڵپشتیە دەتوانێ هاوکار بێ جارێکی کە لە بوژانەوە و هاوکاریکردنی ژیانی ئێزدیان. زۆر سپاس کاک فەرهاد، ئێوارە باش لە بۆ هەمووتان. بەڕاستی لە پاش 10 ساڵ لە جینۆسایدکردنی ئێزدی لە شنگال، ئەوڕۆ بەڕاستی پرۆژەیەکی زۆر زۆر گرنگ بە جەنابی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێما کوردستان پێشکەشکرا کە یعنی یارمەتیەکە لە بۆ ئەو ڕزگاربووانە پشتەوانیا دارایی بۆ ڕزگاربوویت دەستێ داعش. ئەمە هەمومان دەزانین پاش ئەو کارەساتەکە بەسەریان هات، زۆر لەو کچانە کە گەڕانەوە زیاتر لە 3000 کچ 3500 کچ گەڕانەوە لە دەستی داعش، ئەویش بە یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانە پێویستیان بە معالەجەی دەرونیە، پێویستیان بە موچەیەکیان هەبیتن کە بتوانن ژیانی خۆیان بە سەربەرزی و ببەنەڕێ. لە بەهەندێ ئەو موچەیە زۆر گرنگە لەو کچانە، ئەوەیش لە مۆزوعە چیتکەش زۆر گرنگ هەیە، ئەوانەوە چی مەشغوڵ دەبن بە پرۆژە، مەشغوڵ دەبن بە دەتوانن لۆ خۆیان و لە بۆ عائیلەی خۆیان شتێکی پەیدا بکەن، ئیشێک پەیدا بکەن، ئەوەش یارمەتیان دەداتن. چونکە پاش کە گەڕانەوە لە دەستی داعش زۆر لەو کچانە تووشی نەخۆشی نەفسی بووبوون، بە هەمومان دەزانین لە ژێر زوڵم و تەعدای داعش گەڕانەوە دیسان لە ناو کەمپەکان، چونکە شنگال هەتا ئێستا هەتا هێشتا تعمیر نەکرایە، هێشتا بارەدۆخی باش نییە کە بگەڕێنەوە وێندەرێ. لە بەهەندێ ئەو شتە ئەو پرۆژەیە زۆر زۆر گرنگە و لە وەختی خۆی هاتەوە. زۆر باشە دکتۆر ڤیان، دێمە سەر ئەو بابەتانش، بەڵام ئێستا دەمەوێت بزانم ئەنی بە پێی زانیاریەکانی ئێوە زیاتر لە 3000 لە کچ و ژنی ئێزدی لە دەست داعش ڕزگار کراون. بەڕای ئێوە چەندی کەم ماوە کە دەبێت ڕزگار بکرێن؟ بە جۆرەی ئامارەکان لەوانەیە زیاتر لە 2500 کچ و ژن و منداڵ هێشتا لە دەستی داعشمانەوە. یعنی هەتا ئێستا طبعاً زۆر هەوڵ دراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئۆفیسی مەختوفات کە بتوانن بزانن ئەو کچانە ئەو منداڵانە ئێستا لە چێن دەرێنە چیان بەسەر هاتیە و بەردەوامیش ئیش لەسەر ئەو مەوزوعە دەکەن، بەردەوامیش کچ و منداڵ دەگەڕێنەوە و ژنی ئێزدی دەگەڕێنەوە لە دەستی داعش دێنەوە کوردستان. ژمارەکە کەم نییە 2500، بەس ئەمەش دەزانین پاش 10 ساڵە لەوانەیە زۆر لەو کەسانە ون بووینە، بەڵام هەر بەردەوام ئەمە لە دویان دەگەڕن هەتا ئاخر کچ ئاخر ژنی ئێزدی بتوانین
بیهینەوە کوردستان زارێکی کە ورزگار بکەین. زۆر باشە دکتۆر ڤیان، یەکێک لەو خاڵانەی کە بەردەوام سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێداگری لەسەر دەکات لە دیدارەکانیشیاندا لەگەڵ دەسەڵاتدارانی بەغدا گەڕانەوەی ئێزدیانە بۆ سەر مڵک و ماڵی خۆیان لە شنگال و لە دەور و بەری. بەڵام پرسیارەکە ئەمەیە لە کاتێکدا ڕێکەوتنێکیش کراوە، بۆچی تا ئێستا حکوومەتی عێراقی خۆی لە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە دەدزێتەوە؟ بەداخەوە هەتا ئێستا پاش 4 ساڵ لەو ڕێکەوتنە لە مابەینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدای کە کرا کە ڕێکەوتنەکە استراتیجیەی منتەقەکە دروستی دەکرد جارێکی کات تا ئێستا ئەو ڕێکەوتنە بە تەواوەتی حتا یعنی زۆر خەتەواتی بەسیتیش یعنی نەچوویتە پێش. ئەوش دیارە سیاسەتێک هەیە لە بەغدا لەسەر ئەو مەوزوعە. هەرێمی کوردستان هەموو وفودەکان وەچی دەستنە بەغدا جەخت لەسەر ئەو مەوزوعە دەکەن، زۆر تەرکیزی لەسەر دەکەن کە دەبی ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێتن، بەڵام هەتا ئێستا ئەو شتەمان نەدیتە. بەڕاستی ئەو ڕێکەوتنە ئەگەر تەطبیق بکرابە دەمانتانی برێن ئەو کەسانی کە ئێستا لە کەمپەکان دەژین دەیانتانی بگەڕێنەوە شنگال، عەلەقەل بارەدۆخی ئەمنی لە شنگال ئیستیقراری دەکرد، خەدەمات لە شنگال دەبوو، بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئەو شتە نەکرایە. ئەمە لە 2014 هەتا ئێستا دائیمەن باس لەوە دەکەم کە مەلەفی ئێزدی مەلەفی شنگال زۆر ئەو ئەهەمیەتەی نەبوو لەکن حکوومەتی بەغدای و ئیلا هیچ دەوڵەتێک لەسەر خۆی قبول ناکاتن ئەو هەموو ژن و منداڵ بێنە یعنی اختطافکردن و بچن و بێنە کوژن و جینۆساید بکرێتن لەسەر کۆمەلگایەک و بەڵام حکوومەتی بەغدای وسکوت بوو دەتانین برێن لەسەر ئەو مەوزوعە. ئێستا مەوزوعی گەڕانەوەی ئاوارەکان لە بۆ شنگال دیسا مشکلەی تێدایە و ئەمە شعورمان هەیە کە هەندێک جیهات هەینە دەیانەوەی تەغییرێکی دیموغرافی بکەن لە شنگال. طبعا وەچی بە ئاوارەکان دەرێ دەبی بگەڕێنەوە، ئەو ئاوارانە نەماڵیان مایە، ماڵەکەیان ڕووخایە، نە ئاوە، نە کارەبایە، نە خەدەماتە، نە مستەشفایە، نە مەکتەبن، ئەوانیش ناتوانن بگەڕێنەوە. بە تەئکیدی خەڵکەچیت کە دێنە سەر ماڵ و ملکیان و ئەوە دەبتە تەغییرێکی دیموغرافی لەو منتەقەیە کە شنگال ئەساسی هەمومان دەزانین چای شنگالێ ئەساسی مانەوەی ئێزدیەکانە لەو منتەقەیە. زۆر باشە دکتۆر ڤیان، تۆش باش دەزانی هەموو لایەکی باش دەزانن پەکەکە چۆن بۆتە مڵۆزم بەسەر خەڵکی باشووری کوردستانەوە، ئەمە لە کاتێکدا ئەسڵەن هەر بیریان لە لای باکووری کوردستان نەماوە، هاتوون مڵک و ماڵی خەڵک دەسووتێنن، دوکان و بازاری خەڵک دەسووتێنن لە کەرکووک، لە هەولێر، لە دووە. با لەوەی گەڕێن باشە پەکەکە ئێستا بە هاوکاری بەشێک لە میلیشیاکان بۆچی سواری سەری دەڤەری شنگال بوون و بۆ ناهێڵن شنگالی ڕەسەنەکان ئێزدیەکان بگەڕێنەوە ئەوێ ئەم دژایەتی ئەوان بۆ ئێزدیەکان بۆچی دەگەڕێتەوە؟ منطقەی ئەو منطقەیە شنگال منطقەی استراتیجیە، دیارە پلانێکی سیاسی ئەقلیمی هەیە کە ئەو شتە لەو منطقەیە بکرێتن. حکوومەتی بەغداش هەتا ئێستا نەیتوانیە سەیطرەی خۆی فەرز کاتن. یەکێک لەو خاڵانە کە زۆر گرنگ بوو کە باسی ئەومان کرد ڕێکەوتنی شنگال کە خەڵکی شنگال بە خۆیان حیمایەتی شنگال بکەن و ئەو ئەطرافانە کە ئەطرافی بێگانەنە خەڵکەکن لە دەرەوەی سنووری عێراق هاتینەوە ناو شنگال، خەڵکەکە هەندێک میلیشیات و بێگانەنە غەریبن لەو منتەقەیە، ئەوان ئێستا لەو جیانەیە. ڕێکەوتنا شنگالێ ئەگەر ئەو هەموو خەڵکی شنگال مەسئول بوون لەسەر ئەمنیەتی شنگال بە تەئکیدی وەزعەکە دەگۆڕا، بەڵام دیارە سیاسەتەکە ئەو هایە. پێشتر دەمانگوت هەندێک لە سەرۆک وەزیران نایانەوێ ئەو ڕێکەوتنە بڕواتن، بەڵام ئەو ڕێکەوتنە یەکێک لە خاڵە سەریکیەکان بوو لە بەرنامەجی حکومی ئەم حکوومەتە، حکوومەتی محەممەد شیا سوودانی. ئێستاش دەبینین کە زەغت لەسەر ئاوارەکان دەکرێتن کە بگەڕێنەوە لەو وەزعی کە تێدانە.
قەرەبووکردنشیان قەرەبووکردنێکی زۆر کەمە 4 ملیۆن دیناری عێراقیە کە ئەو خەڵکانە ناتوانن هیچ استیفادەی لەو پارەیە بکەن. باشە ئەوڕۆ ئەو 4 ملیۆنیان وەرگرت ئەدی سبەی دووسبەی ئەمە 157,000 تقریبی 157,000 ئاوارەمان هەیە لە کەمپەکان. ئەوانە ئەگەر حکوومەتی عێراق جەبریان بکاتن بگەڕێنەوە شنگال هەمویان بەداخەوە دەبنە یعنی لە منطقەکی نائەمین لە منطقەک هیچ خەدەماتی تێدانە لە وەختێک کە ئەوانە مرۆڤن کە ئەو شتە دژی مافی مرۆڤە و هەرێمی کوردستانیش لەو نەزڕەیە تەماشای ئەو ئاوارانە دەکاتن. زۆر باشە زۆر بەڕێ دکتۆر ڤیان دەخیل گوتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق ڕاستە و خۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ مامووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.